سڵاوتان لەبێت ئەو قەرەباڵغی کە ئەیبینین بۆ خۆ پیشاندان نییە بەرامبەر بۆی کە خەڵک موچۆر ناگرێت بەڵکو قەرەباڵغیە لە ناو بازاڕایە ئاخۆ ئەو قەرەباڵغی کە ئێستا ئێمە ئەیبینین خەڵک هاتووە شت بکڕێت یاخودەوە تا بەتەنها پیاسێ بکات ئەو خەڵکیشی بینی لەو بازاڕە زۆری پاری پێنی خۆشیاتۆ زۆری بە خۆشیاتەوە ئێستا فەرع بچۆ زۆری لانێ 100 کەس کامێرگەی خەرسات کەسێکی عەلاقەی بەدەستەوە نییە بەڵام ئەو قەرەباڵغیە بۆ چەند شتێکە بۆ خواردنە ئێمە لەم بەرنامەیە نرخی شتومەکە برسی بە تایبەتی پێداویستی ڕۆژانە وەکو خواردن و وەکوەوەی کە خەڵک پێویستی بە جلوبەرگ و بە پۆشاکە بۆ خۆی و بۆ ماڵ و مناڵی ئاخۆ نرخانە دابەزیون وڵی خۆدان زۆر فەرقی کردووە زۆریش دابەزیوە سیارەکانیش و خەڵکیش زۆر معاملە ئەکا شتومەکی هەرزانە لە چاو خۆی ینی زۆر باشە سیارەکانمان هەمی عام دابەزان و بۆ ئەم وەسەکە ئاوایە ئەمە شش کەسو لەلایەن خۆی ینی هەڵی ئەومانەوە ئاخۆ ئەگەر دابەزی بێت ئەم نرخانە بازار گەرمە بازار جموجۆڵی تایە ئەو تا بازارێکی وەستاوە بازار بۆکە بازار هەر هیچ نیتیانەمەوە زوڵێتیانەمەوە ئێمە ڕای هاوڵاتیان و کاسبکارانە پرسینە بەرنمەیە ئێوە ژەگەڵمانە بن ئارازیان با لەم بازارەیە ڕسمێکی سیاسی بگرین بۆ یادگاری ئێستا نرخی شتومەک لەگەڵی کە قەیرانێکێ و خەڵک نیوموچەوە دەگرێت و جاری باشە بە دوو ماڵ موچەکەی ئەو نیوموچە وەرناگرێت شت لە چاو جارانە فەرقی کردووە یان وەتا مەسە هەروەکو خۆی ماوەتەوە وڵی خۆدان زۆر فەرقی کردووە زۆریش دابەزیوە سیارەکانیش و خەڵکیش زۆر معاملە ئەکا حکومەکەی ئەوەیە کە پارەی پێ نییە و ئێمەش زۆر دامان بەزانوە لەوانەیە بڵم شتێکی 10,000 قەناعەت کردووان بە 7,000 وەڵی نرخ بە گوێرەی ئەم قەیرانی دارەیە بێنە وڵا هەر هێشتا نرخەکە زۆر بەرزە جاییتر ئێمە داواکەین لە ئەو کەسانی کە بازرگان و شتێن نەدەرەوە لە وڵات چاوێکیان لەو خەڵکە فەقیر و هەژارە بێ بەڕاستیت هەچی شت هەرزان بێ لە خواردن هەرزانتر نییە ئەوانە هەموو درۆیەکە دەوەڵە شەهینە کیلۆی تەماتە بە 750 کیلۆی پرتەقال بە 750 جای مەز لەوە هەرزانتر چێ شتێک مهمتر هەیە کە عینیکەن ئەوانە کەشە من حەز ناکەم کامێرە بێت لە خەڵک پرسێ بڵاوە بەچەندەوە بەچەندەیە چونکە هەرزانترین شت دەمێ بڵم چی بڵم ئەم جا ماستەمەرە بە 2000 بڵم چی هەرزان کرێمەوە چیە ئەوە سەرەکی نییە شتی سەرەکی هەرزان کرد هەچی شت هەیە ئەمە کەیشتە تۆ بڵێ هەرزان بێ کیلۆی پرتەقال بیکەمە 500 دینار بە 500 دینار کرێکەی نایەت بڵند تەماتە بکە بە 500 دینار بە 500 دینار کرێکەی نایە شتی ئەساسی مهمە برنجی باە تۆ برنجی بۆ هەرزانەکەی برنجی باە کەس نایخوا لە بازار ڕفرەیەدەن ئێستا نرخی شتومەکتان هەرزان کردووە ناو بازاران وەکو جاران وایە نیوانی و دابەزیوە بازاریش نییە لەگەڵێ بێ پارەی هەرەوەی شکەن نیوەش عنی خەڵشت ناکرێت هەر هیچ وڵی لەخوا بەزیابی هەموو شتی هەرزانە هەموو شتی هەرزانە لەخوا بەزێ 2 کیلۆ پرتەقال بە 1000 دینار و سێو بە 1000 و ئیتر هەروە بێ کوڕی پێماوەسم بیکڕێت جا وڵایتر ئەوەی پێی بۆی کڕەوەیش پێشی نەبوو دوو دەستە کەوەرە کڕێتەوە ڕاتەوە من ئێستا زۆر کلیمانەکە بازاری پێ ئێستا بازار نارێکین زۆر نوعی کلیدی هەیە بازار نارێکین کلیون هەیە دامانە بە 15,000 ئێستا دێن بە 10,000 هەیە بە 20,000 فرۆشتمانە ئێستا دێمە 15,000 و بگرە معاملە شەکارەوانێ جای وایە 12 و 13 و 14 وەرەگرین ئەوەش زۆر فەرقی کردو بڵێ وەڵا هەرزان ئێستا لەسعرایە شیرە من دوان بازارە چیرێ دوان بازار تەرەپیاز دوان بازارە هەموو شتێ دوان بازار ئێستا لەگەڵ ئایا بازارە یانەوە تا بازار وەڵا کزە زۆر بازار کزە زۆر هەرە وەڵا تقریبا بەعزە شتێکی فەرق کردووە لە نرخ یعنی لە سعرا و زۆر شتیش هەرو خۆیوە بە گوێرەی داهات و معاش و موچەی خەڵک ئەوە نییە کە خەڵک چاوەڕوانی ئەکا و دابەزی بێت بەڕێزێک گوتی ئەبێشتە ئەساسەکان نرخەکانی دابەزێنی ئەم بەڕێزی تەنیشت بەزە بەدوایە ئێستاەوە بۆ نمونەوەکو بڵی غاز کەەوە حکوومەتەوە حکومت دابینی ئەکا بۆچی بڵی بە 1500 بێ حەق بوو ببێ بە 3000 4000 دینار نەوتی ماڵان کە تەوزی ئەکرێ هەر بە 40,000 دینار تەوزی ئەکرێ بینەما لە بازاری جیهانیە سیاری زۆر لەوە کەمترە تۆ میلەتەکە کە نەبووە و معاشەکەی ئەوە حاڵێتی یەک تەقسیم سێ معاشەکەی ئیتر چۆن ئەبێ وابێ ئەبێ حکومت بەو شتانە بچێتەوە شتێکە وەکو کرێ ئێستا کاربێنەقانونێکی یاوە بە 750,000 دینار لەوە پێش ئێستا هەر 750,000 کە وەزعی عالەم وایە وتێلێکی یاوە نازانم بە چەندە مەسەلا بڵێن ئەو شتانە بەوانە بچێتەوە باشە
کرێ دوکانێک مەسەن کابرا 10 وەرەقەیەدا لەوە پێش بوویەتی یاوێتی 10 ساڵ لەوە پێش بووە یاوێتی بەڵ ئێستاکانی چێ 2 وەرەقە پێدرێ ئەی بۆ ئەوانە چارەسەر ناکەن ئەو شتانە ئەساسیانە چارەسەرکردن نەکەوە بەسەلا بڵێن کیلۆیە پرتەقال بە 500 دینارە بیکا بە 500 دینار بە 500 دینار کرێکەی بۆ نایەت شتێککە وەکو کرێ ئێستا قانونێکی یاوە بە 750,000 دینار لەوە پێش ئێستا هەر 750,000 کە وەزعی عالەم وایە وتێلێکی یاوە نازانم بە چەندە مەسەلا بڵێن ئەو شتانە بەوانە بچێتەوە باشە کرێ دوکانێک مەسەن کابرا 10 وەرەقەیەدا لەوە پێش بوویەتی یاوێتی 10 ساڵ لەوە پێش بووە یاوێتی بەڵ ئێستاکانی چێ 2 وەرەقە پێدرێ ئەی بۆ ئەوانە چارەسەر ناکەن ئەو شتانە ئەساسیانە چارەسەرکردن نەکەوە بەسەلا بڵێن کیلۆیە پرتەقال بە 500 دینارە بیکا بە 500 دینار بە 500 دینار کرێکەی بۆ نایەت ئەساسیەکەی ئەوەیە وەکو کرێسایرە بۆ بنزین جاران بە 1000 دینار بوو خەڵکانەکە بە 3000 بە 4000 ئێستا بە 400 دینارە هەر عینەشتی جارانە نرخی ئێستا کری تەکسی چەندێکە هەر وەکو ساش شوێن کەوتە مەسەن دووری شوێنەکەیان ئەوە تا نرخێکی بابلی محەدەدە وڵی بەپێ شوێنەکەی ئێستا حالێن ئەگەر من لەگەڵ دەرەوەی شارە فەرقی زۆرێ نرخ دابەزیۆینی کری تەکسیکەی ئارەوەلا زۆری لێرە بۆ سەشنار بە چەند بوون ئێستا جاران 5,000 بەس ئێستا بۆ بە 4 و 3 و نیو ئیشەکە زۆر کسە یعنی ئێستا معاش بدرێ باشترێکە لە چاو معاشەکە یعنی گەگە پارە بێت باشترێکە بەڵی ڕۆژانی تێ من ئیشم کردووە ئەلێ نەفرم بار کردەوە بە هەواری شار بە 6,000 دینار ئێستا چواریشم باتی بم نییە ئەوش نییە 4,000ەکەش نییە خۆی لێ بە 6,000 ئێوانە فەرقیە کاگیسە نیوەڕان ڕین بە 4,000 ڕۆی نیوەڕان بە 4,000 ڕۆی نیوەڕان بە 4,000 لە چیە مەسەن عینە کیلۆمەتر و عینەن بنزین سەرفە ڕاستە ئێرە ئیسیحامە ئەو لەبەری تاریکە نا نیوەڕان لانەیە بە نی سعات چیتێ بەس ئێواران بە سعات و چارێکی ناچێت سعات و نیوە ناچی کاکارەوە من مایە لە من بەشیش لە نووسی بۆ داشکاندن بۆ فەرمانبەر ئەی ژەر باوینەوە ئیشم لێ کردەوە لەسەر تەکسەکە نووسی بوو لێم نووسی بوو لەسەر تەکسەکە ئەی ژە باینەوە ئەویش هیچ هەشتەکە خۆ لەگەڵ سەر نەکەوت فەرمانبەری لەگەڵ سەر نەکە کەسپاری بێنم و دا سەرکەوێت یەکێ نەبوو بڵێ بەوە نەمگەێنی جا من هەز نەفەرە چەندم بات یەگەێنم وایاننا ها چەندم باتێ دەزانم ڕووی نەفەرەوە بەس بەعزە شوێنی سەکە تاسوجە وەڵا ببی لای بە تاسوجە بە 12 چون لەم ڕۆژانە چوون بە 1000 ئەو شتانە ئەساسیان بۆ میلەت خزمەتی میلەتە ئەوانە گینا نەک ئەم شتانەی ناوبازار و شتانەی ناوبازار زۆر تەبیعیە شتێکی هەرزانە و شتێکی باشە ئەگەر وەزعەکە باش بێ پارە ببێ وەزعی ناوبازار نرخ لە چیایە وەکوی بین وەڵی برا نرخ خراپە نرخەکەی باشە بۆ ئین بەڵام وەزعمان هەمووی خراپە یعنی هیچ کەس معاش نییە موچە نییە کەس پارەی پێ نییە وەزعەکە خراپە هینا نرخ هەرزانە ئێستا شتانە لێرە هەرزانە ئەوە یەک باوەشە بازار دینارە برا ئەوشی یەک باوەش سپیناق بازار دینار کیلۆژ نییە بە کیلۆژ نییە یعنی یەک باوەشە بازار دینار لە کڕینیا چۆنە وڵای لە کڕینشەوە تا بازار نییە کاکەەوە تا بینی سێری ئەوە زمانە ناوەڵا بازار نییە بۆ جاران نییە هەموو شتێ شتی یاقی هەرزان بووە سامی وەشت هەمووی هەرزانە لە چاو جارانە سا جارانی ساوە کیلۆ بە 1500 بێ سا کیلۆ 750 باوەش بە 700 کیلۆ نییە کە بە 750 ئایچی هەموو شتێ دابەزیوە هەموو شتێک خەڵک لە کڕینیا چۆن خەڵک کەمی پارەی بێنی ئەگەر ئەی وایڵی نی کیلۆمەرە جاوە خۆی ئەو نەیاڵێ نی کیلۆمەرە بەسراوە جا چیرێکەوە ئەڵێ نی کیلۆمەرە کابرا خەشوفەکە لە پارەکە ئارە وەڵا لە پارەی بێنی خەڵک پارەی بێنی شتومەک دابەزیوە زۆر دابەزیەوە شتومەک بەڵام ئێستا من بە 6 مانگ 400,000 مەرگێت کە پارەم پێ نەبێ شتێ بکڕم ئیتر بە هەر دابەزی بێ بەڵام من کە پارەم پێ نەبێ بیکڕم موچە خۆرم یعنی 6 مانگە موچێت 6 مانگە 400,000 وەرگرتووە من ئیتر باشتەکە هەر دابەزی بێ کە من نەتوانم بیکڕم ئێستا حەزم لە هەموو شتێکە بۆ ماڵ و مناڵەکە بیکڕم بەڵام کە نەبێت چی بکەم بە هەر دابەزی بێ خەتای حکوومەتەکەمانە وەڵا خەتای حکوومەتەکەمانە کە حکوومەت باش وایە ئەم کوردستانە وای لێ ناوە ئەگەر باش بێت وەڵی ئەگەر باش وایە موچەی مامۆسای پێدرە موچەی فەرمانبەری پێدرە هیچی پێ ناکرێت ئارازیان با لەم بازاڕەیە ڕسمێکی سیاسی بگرین بۆ یادگاری مژدەتان لێبێ نرخی دارێکی سیلفیش لە 15,000 دینارەوە لە 10,000 دینارەوە بۆ بە 1500 دینار بەڵام ئاخۆ ئێستا ئەم دارە سیلفێ خەڵکی کڕێ لەم بازارگرانی و یاخو لەم بێموچەیە ئەمە شتێکی ئاساییەکە من باسیەکەم بەڵام ئەگەر بیرمان بێت ئێمە داریشی ئاوامان نەکری بە 10,000 دینار کە
وێنەیەکی سێفتیمان پێگرت بەڵام ئێستا وا بزان با لە فرۆشارەکە بپرسین خەڵکی کرد ئێستا وای زۆر کەمیش بەو پارەیە زۆر کەمیشەی کرد داری سێڵفی بەڵێ زۆر چاکە دەست خۆش بێ ئێمە بەردەوامین بەڵام پاش ناوبڕێکە گەڕێنە وڵاتان دوورمەکەونەوە لەگەڵمان نابن. لە پاش ناوبڕەکەەوە جارێک ساوتان لێ بێت ئێمە بەردامین لە بەرنامەکەمان لەسەر نرخی شتومەک و پێداویستەکانی ماڵ و خێزانە کە ئاخۆن لە ناوبازارە ئێستا نرخی شتومەک کەم بۆتەوە ئێستا چینەنە ئەو دوکانانی کە پۆشاک و یاخود پێداویستەکانی جلوبەرگوانە ئەفرۆشن بابزانین نرخی ئەمانە لە دابەزینە یاخودەوە تا هەروکو خۆی ماوەتەوە لای نرخیان دابەزانوە بەعام سعرەکان یعنی هەموو دوکانارێک کەسە لە ئاستی خۆی و دەستی پێکردوسی ئەمە لە ئەس خۆمان و دەستمان پێکرۆ بەعام سعرەکان یعنی ناڵم نیوانی بەس بەشێکمان لێ کرۆتەوە بەعام یعنی سعرەکانمان هەمی عام دابەزان و بۆ ئەم وەسەکە ئاوایە ئەمە شەش کەسە لەلانی خۆی ینی هەڵبی ئەوماناوە بازار وەڵایی خەڵکەکەیەتە بازار قەرباڵەکەی دروستە بێت باسی سا سێری بکە لە سەیە دا 15 ئەو علاگی پێنێ ئەوە سەری خەڵکەکەی لە 100 نەفەرەبوون 25 نەفەر ئەو پەری علاگی پێبێت خەڵکەکە بۆ بێتاقەتی خۆیەتە بازار ڕۆژانە بێ کە خەڵک پیسی بێدانە بزە ئیسە میوە دابەزیوە میوە تۆزە باشتر بێ ناشتیکە دانەبەزە کاکارەوە ڕۆژانە گۆشتی سە گوێش کیلۆ گۆشتی حیوان 15 بە 14000 چی دابزی جا فەرقی نەکردو ئەڵێن نرخی کیلۆیەکی گۆشت زۆر گرانەوەوانە ئێستا کە دابەزیەوە تەنها 1000 نرخەکە داشکاوە هەنێ خەڵکەڵێ ئەڵێ ئەوەنە گرانە دەستە سووتێنێ وەرن لەگەڵمانە ئاراجیان ئەگەر وێنەی نرخەکان بگری گۆشتی بەرخ 15000 دینار گۆشتی قیمە 15 گۆشتی گوێرەکە 15000 دینار ئەمە بەرخە کیلۆی بەچەند کیلۆ 15000 ئەندانە بەزیوە بە 16 حەبە بوو 1000 دینار دابەزیوە بەڵێ وڵای هەمووی گرانە گرانە ئەرە وڵای گرانە ئەو تەو کوڕێم عازز بوو کیلۆی 550 منیش بێوەژنم نیمە هیچم نییە ئەیکە نەبێ بەچی بێ نە کوڕمەیە نە کچمەیە نە پیاومەیە کەس خزمەتم ناکە ئەوە تا گەڕم بە خەلەکێکەوەکو دوولەڕۆکوی نەگەڕێ مە خولێمانێ پارەم پێ نییە ئەڵم پارەم پێ نییە مەعاشەکەمان لای حکوومەتە هەمومانە 200 کەشمان نایەنێ کوڕەکەم کە نەمانە نێ چی بکەین ها تۆ دویست پیازەکە کەمتر بێت ینی وەڵاتم کیلۆی بە 500 بمەرێ نەیامێ تم با ڕوبعەکە هەر باشە کار دەڵێ بە 6 و ڕوبعێک وتم بە 6 نەیامێ لێشە ئەتوانین بڕین بێکەوە تا لەویانەیە وەڵا ئەوە تا ئەلیا پیاز فرۆشەکە سا ئەچینە لای ئەو بەڕێزی کە پیازەکە فرۆشێت چۆن کاکە وەز ئەچوانە باشی ماشی بێ پیاز بە 500 بەڵێ کەسێک ئێستا بە منی وتیتی داوام لێ کردو کیلۆی بە 500 دینار بماتێ وتی نەیاومەتێتی ناتوان وانە ڕەنگە تۆش خێریتیان نەکەیەوە بەڵام 550 دینار یعنی ساری ئەلوهای مشتیە مار 100 دینار بە 150 دینارە خێرەکە ئەگە بەسەر بۆ نمونە ئێوە هاوکاری خەڵکی بکەن کە مەسەن ناتوانێت ئەو پاری کە تۆ پێویستیانە و بڕەپاری کە بۆ داناوە بۆ نرخەکە تۆ توانی هاوکاریکە ناتوانن با ئەتوانم بەزیتر هەر کەسە و بەهێنی خۆی سە بڵێن کەسێکە بزانم شایانی هاوکاریە لە خزمەتیان بینایی هەیە پارەی پێ نییە هەیەڵێ بای 250 بەرێ ئەوە هەر لە خزمەتیانەوە بای 250 پیاز بەرێ ئەرەوەڵا هەیەڵێ یەکسەر هەیەڵێ بای 250 بەرێ لە بای 500 بەرێ خیشتمەک چۆن نەبینی ئەم دادێڵی هیچ باش نایبینم ئەمە بەس باش نییە باشی پێ ناڵێنەمە کاکە پێشمەرگەیەکم لەگەڵای ئەوە تا لەوێ چای خوارد باسی پێشمەرگایەتیوانەی کرد وتی لە بەرەکانی جەنگمەوەە کابرا کە پێشمەرگەکە پێوت لە بەرەکانی جەنگم کابرا وتی پارەم ناوێت تۆ منە پارێزی کابرای خاوەن چا پێشمەرگەکە بوو بە گریانم وجدانی کێ قبولەکەەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەنە وجدانە نییە لەم کوردستانە یەک تۆز وجدانە ئەمە نە خەڵک نەبا بە خوڕ بەسەر خەڵکی خەڵک چی بکە خوڕکێ بکاتە ئەم قەیرانیشە بڕوە ئەوە قەیرانی داراییشە ڕوا ئەمیشە ڕوە بەڵام قەیرانێکی تر دێ لە دوایی ئەگەر نەها ڕاوەسە کاکە جارێک قەیرانی نەوت دێ جارێک غاز دێ جارێک بنزین دێ ئەم جارە کردیان بە قەیرانی چی قەیرانی پارە وەڵا ئەو قەیرانی پارە نامێنە اینجا بێ بە قەیرانی چیمەنتۆ
وڵای خۆی هەرەوەیە بندیوارەکان و ئەو شتە گەندەڵیانە نەمێنێ خەڵکیش ناو بازاریش خۆیان وجدانیان بێ وەکو جاران شت نەفرۆشن وەکو جاران قەنجازی زۆریان نەوێ قەنجازیش کەمیان چکە خەڵک وەکو جاران نینی نییە ئەو دەرامەتەی نییە ئێستا نرخی شتومەک با بڵێ ئەو شتانی کە داوناوە لە دابەزینایە یەخ ئۆتا وەکو جاران ماوەتەوە بێگومانی شتێ وەکو جاران نەماوەتەوە لەو ساڵی بار و تەنانەوەک 3-4 مانگ پێش ئێستا کاکاروان چونکە ئێستا بەڕاستی بینی خەڵکەکە بە عالەمی ئاشکرا پێدارە ڕاستە ئێستاوە بازار ڕبینی قەرەباڵخە بەڵام ئەم قەرەباڵخێ بۆ چەند شتێکە بۆ خواردنە ئەوی شتێکە پێویستی ڕۆژانەی هەرەبێ بکڕێ من کە ئێستا دوکانی پێڵاومانەیە ئەگەر زۆر زەرور نەبێ مناڵێکی داوای لێنەکە هیچ مەجبور نییە بپرسی نرخی شت لای تۆ بۆ نمونە ئێستا ئەم کالی کە لە بەدەستمانایە ئەمە مکالەیە بەچەنە ئێستا ئەمە پێشووتر نێهاتی 25,000مان فرۆشت ئەمە هەرە ئێستا بە 23 بە 22 شین شتی ئەمە چونکە لە چاو دوکانی ترە زۆری لەسەر نییە ئەستا دوکانی وایە داچی دووقاتی خسبێ سەر مۆدێلەکانی کەلایەتی داشکانێکی بەگردۆڕە بە ڕێژەی لە ساچر لەو شار خێری تەیە بەڵام دوکانی ئەمە ئەو سعرە زۆری تیانە نرخی شتومەک بە تایبەتی جلوبەرگوانە چۆنە وڵی ئێستا نرخی جلوبەرگەکان هەر وەکو بڵێ بە جوملێ یعنی سعری خێری تیان نەماوە هیچ ئێستا بۆ نمونە تۆ شتێک داناوە نووساوە ئەمە بە 20,000 بووە بۆ بە 18,000 ئەوە نووسراوە 18 بە 15 شێن بە مەعاملە یان بە 15 شێن ئیتر یعنی وەزعەکە وای لات خێری تیان نەماوە ئایا هەندێکیانەیە ئەو زنجیردارانە هەر زەرریژەکە حکوومەتیش هەرەوەیە ئیزراعات بەڕاستی بکە هەچی بندیوار و هەچی شتی زیایە ئەوەی کە موچەیەکی زیایی هەیە ئەوانە کەم کەنەوە نەک لەو خەڵکەی کەوا موچەیەکی کەم وەرەگرێ لەوانە ببڕن دادەیە ئەڵێ من مانی 200,000 ئەمە بووە چەندمانە وەری نەکردووە 6 ئەمانگا بێ بە 6مانە ئاخردا ئەوەی کە موچەیەکی کەمی هەیە خوا هەڵ ناگرێ ئەوای لێ بکەن بەڵام ئەوانەی کە زۆریان هەیە بە چەند ملیۆنێک وەرەگرێ ئەوانە لیان ببڕێوانە لیان کەم کرێتەوە چۆنە بیلۆ نەکراوەتە سا زۆربەی زۆری شتەکان لە دابەزینایە بەڵام گۆشت تقریبان هەر سعرەکەی گرانە ڕاستەکەی خۆ بەتاقە کەسە ناکرێت مەبەستم تۆ بێت ئەنی هەتریا لە مایانەکە و کە ئێوە بەرخومەڕ و تر ئەم شتانە ناکەن کاکە من ڕۆژی لە شوێنێکەوەی ڕۆژێ لە ئێرانەوەی ڕۆژێ لە سووریا ڕۆژێ لە جنوبی عێراقەوەیەت ڕۆژێ لە وەسەتی عێراقەوەی ناو خۆمان کو چی هەیە ڕۆژۆڕی سووریا بەرخێنێت وەرە خۆشمان نیمانە خۆمان چیمانەیە چێ لادیە حیوانداری بکە قیمە بەچەنە بە 9,000 قیمەی چییە؟ ئەو وردە گۆشت و سەرپەراسووە باشە نرخی گۆشت و ئەوانە بەچەنە 15,000 نارە 15,000 و 14,000 و بۆ دانەبەزی ئەو نرخە وەڵی ئێمەش لە مەیانەکە بڵێن لە قەسابخانە زۆرێ خەنە سەر لەسەرمان کۆمپانیا لەسەرمان زۆرەکەوێت ئێمەش مەجبوری وا بیفرۆشین کۆمپانیایان قەسابخانە کۆمپانیایە قەسابخانەکە کۆمپانیایە ئێستا بەدەست کۆمپانیاوەیە ئەویش بوو بە کۆمپانیا ئاتای بڵین قەسابخانەکان یاخو ئەو کۆمپانیایی کە با بڵین پەیوەندە بە بەڵێ لە مایانەکەش گرانە مایانەکە مایانی فرۆشتنی مەڕ و ماڵات ئاگاتان لەوە بێت کە ئێستا خەڵک نیو موچە وەرەگرێت بە 2 مان جارێکیان بە 2 جارێک ئەبێ من خەش دابەزێ و کۆی چۆن شتەکانی تر لە ناو بازارە بەڵێ بازارە نرخەکان کەم بوونەتەوە ئەڵێ ئێمە لە نایە خۆمانەوە دامە مەزانوە گوات دانەبەزی وەڵی 16,000 ئێستا بووە بە 15 و بە 14 ئەمە لەلایەن قەساب ینی ئێستا زۆربەی زۆری 15 بەڵێ زۆری 15 هەزار بەڵێ 1000 نار بەس هەندێک هەیە بە کەمتری فرۆشێ بە 14 فرۆشێ بە سیاستان چۆنە مشتریەکە نەڕوات وەڵی بەو شێوەیە شەر خراپە بەو شێوەیە شەر خراپە نییە مریشکە تاوانەرە وەڵام مریشکەکە هەرزانترە ئەبێ ئیتر لەمە دوام گۆشت نەخۆن مریشکەکە بخۆن ئەگەر مریشکەکە گران بوو ئەو کاتە وازیش لە مریشکەکە بێنن ئەگەر شتەکانی تری نرخەکانی بەرز بۆ ئەبێ واز لە هەموو شتەکان بێنین چونکە خەڵک ئێستا بێموچەیە چاوەڕی موچە ئاکات کە نیو موچە شیرە دێن ئاخۆ ئەگەین بەچی چۆن ئەتوانین ئێمە هاوکاری یەکتری بکەین ئەم بەرنامەیە هیواداری نامەیەک بێ بۆ کاسبکاران بۆ بازرگانەکان کە بتوانن نرخی شتەکان کەمترکەنەوە بۆ ئەوەی هاوکاری ئەو خەڵکە بکەن کە چاوەڕی ئەوە کە نیو موچە وەرگرێت
تا بەرنامەی داهاتوو خواتان سپێرم کاتێکی شادێک تێبینە خواتان لەگەڵ. ئەو خەڵکیشیە بینی لەو بازاڕە زۆری پاری پێنی سفەر خۆشیاتۆ زۆری بە خۆشیاتەوە ئێستا فەر ئەبچۆ زۆری لانێ 100 کەس کامێرگەی خەرسە کەسێکی عەلاقەی بەدەستەوە نییە. بەڵام ئەم قەرەباڵغیە بۆ چەند شتێکە بۆ خواردنە. ئێمە لەم بەرنامەیە نرخی شتومەکە برسی بە تایبەتی پێداویستی ڕۆژانە وەکو خواردن و وەکوەوەی کە خەڵک پێویستی بە جلوبەرگ و بە پۆشاکە بۆ خۆی و بۆ ماڵ و مناڵی. ئاخۆ نرخانە دابەزیون. وڵی خۆڵان زۆر فەرقی کردووە زۆریش دابەزیوە سیاکانیش و خەڵکیش زۆر معاملە ئەکا. شتی ومەکی هەرزانە لە چاو خۆی ینی زۆر باشە شت. سیارەکانمان هەمی عام دابەزان و بۆ ئەم وەسەکە ئاوایە ئەمە شش کەسو لەلایەن خۆی ینی هەڵی ئەومان ناوە. ئاخۆ ئەگەر دابەزی بێت ئەم نرخانە بازار گەرمە بازار و بازار جموجۆڵی تایە ئەو تا بازارێکی وەستاوە. بازار بازار هەر هیچ نیتیانەمەوە زوڵێتیانەمەوە. ئارازیان با لەم بازارەیە ڕسمێکی سیاسەی بگرین بۆ یادگاری.